چالاکوانێکی کورد لە ئەڵمانیا ڕۆژنامەنووس فەرید نجینی ئەندامی کۆمیتەی یەکێتی نەتەوەی کورد ئێمە هەمومان ئەمڕۆ کە لێرە بەشدار بووین ئامانجی ئەومان هەیە کە نەورۆزی ئەم ساڵ بکەینە پەیامێکی یەکگرتن یەکڕێزی پێکەوە کارکردن داوا لە کوردانی ئەوروپاکەین بە تایبەتی ئەڵمانیا کە بەشدار بن لە نەورۆزی یەکێتی نەتەوەی کورد کە نەورۆز ڕەمزی گەلی کوردە و ئەمڕۆژ بە ئامادەبوونی حیزب و ڕێکخراوە کوردیەکان و چالاکوانی کورد هەموو ئەندامانی یەکێتی نەتەوەی کورد بە ڕەمزی هەر چوار پارچەی کوردستان بەشدار بووین و داوا لە حیزب و ڕێکخراوە کوردیەکانەکەین کە بەشدار بن و پێکەوە ئاگری نەورۆز بکەینە پەیامێکی یەکگرتو و پێکەوە کارکردن لەسەر ئامانجی نیشتیمانی و نەتەوەیەکان. یەکێتی نەتەوەی بۆ زەحمەتە پێکناوی دیگە کوردان. یەکێتی نەتەوەی دەگەڕێتەوە بۆ هەربوونی کورد حیزب و کەسایەتیە کوردیەکان لە ڕابردووە هەر یەکە و لە جێیەک خەباتی کردووە بۆ نیشتیمان و پێکنهێنانی دەگەڕێتەوە بۆ هەندێک ململانێ بۆ هیوایی کە ئەو ململانیانە ئەوەندە زەق نەکرێنەوە گەورە نەکرێ ئامانجی کورد لە ئێستاە پێویستە کار بکە بۆ 3 ساڵی داهاتوو کە ڕژێمەکان بە تایبەتی تورکیا کارەکە بۆ هەڵەوەشاندنەوەی پەیمانی لۆزان و ئەوان هەموو ئامادەکاریەکان کردووە کە لە ساڵی 2023 ئەم پەیمانی لۆزان هەڵەوەشێتەوە و ئەو ڕێکەوتنە پەرە بسەنێ بەردەوام بێ ئەگەر کورد یەک نەگرێت و یەک نەبن پێکەوە کار نەکەن بۆ هەڵوەشاندنەوەی پەیمانی لۆزان ئەوە ئایندەی کورد وەک ڕابردوومانە بێت و هیچ ئەنجامێکی نابێت. پێویستە لێرەیە کورد یەک بگرێت پێکەوە کۆنگرەی نەتەوەی ئەنجام بدات و کار بکرێت لەسەر ئاسی ئەوروپا ئەمریکا داوا لە وڵاتە زلێزەکان بکرێت کە پەیمانی لۆزان هەڵبۆشێتەوە. ئومێدەوارم ئەم نەورۆزە بێتە بەرگری هەر چوار پارچەی کوردستان و ئامانج بێ بۆ ڕوخاندنی سنوور دەستکردەکان. زۆر سوپاس.